تورکیا ساڵی نوێی بە شێوێکی خوێناوی دەست پێ کرد. بابە نۆیل شەوی سەری ساڵی لە ئاهەنگگێڕانیانێکی شەوانی ئەستەمبوڵ کردە شین و شەقامی بێشک تاشی خەڵتانی خوێن کرد. ڕووداوەکە لە کاتێکدا بوو کە نزیکەی 17,000 پۆلیس لە شارەکەدا بڵاوەیان پێکرا بوو. بەڵام کەسێک بە جلوبەرگی بابە نۆیلەوە خۆی کرد بە ناو ئاهەنگەکەدا و دیاری ئەو بۆ شەوی سەری ساڵ دەستڕێژی گولە بوو بە ناو ئامادەبوانی ئاهەنگەکەدا. هێرشەکە بووە یەکەم ڕووداوی خوێناوی ساڵی 2017 کە بە وتەی سلێمان سۆیلۆ وەزیری ناوخۆی تورکیا نزیکەی 100 کەس کوژراون و بریندار بوون. 4 کەسیان برینەکەشیان سەختە. وتیشی 15 یان 16 کەس لە کوژراوەکان گەشتیاری بیانی بوون. وەزیری ناوخۆی تورکیا کە سەرپەرشتیاری یەکەمی سەرجەم هێزە ئەمریکانی تورکیایە ئاماژەی بەوەش کرد گەڕان بە دوای ئەنجامدەری هێرشەکەدا بەردەوام. واسیب شاهین والی ئەستەمبوڵ و بەرپرسی یەکەمی شارەکە دوای ڕووداوەکە باسی لەوە کرد. تەنیا یەک کەس هێرشەکەی ئەنجامداوە. وتیشی ژمارەیەک لە ئاهەنگگێڕان بۆ پاراستنی گیانیان خۆیان هەڵداوەتە ئاوی گەروی بۆسفۆرەوە و دواتریش لەلایەن تیمەکانیانەوە ڕزگار کراون. بەڵام ژمارەیەک لە راپۆرتە هەواڵەکان باز لەوە دەکرد کە 2 کەس بوون و بە زمانی عەرەبیش قسەیان کردووە. ڕەینا یانە شەوانە بەناوبانگەکەی ناوچەی بێشکتاشی ئەستەمبوڵ دەکەوێتە سەر گەروی بۆسفۆر کە هەردوو کیشوەری ئەوروپا و ئاسیا لە یەکتر جیا دەکاتەوە. ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی لە راپۆرتێکی دانووسیوێتی بۆ پێی تورکیا ڕوبەڕووی چەندین هەڕەشەی ئەمنی بووەتەوە کە لەلایەک دژی داعش لە سووریا و عێراق و لەلایەکی دیکەش دژی گەریلاکانی پەکەکە دەجەنگێت پێناچێت هێرشەکەی سەریانەی شەوانەی ڕەینا دوایین هێرشی چەکداری بێت کە لە ساڵی نوێدا بکرێتە سەر تورکیا. ئەوەش یەکەم هێرش نییە دووچاری شاری ئەستەمبوڵ ببێتەوە. لە دەی کانونی یەکەمی ڕابردوودا لە بەردەم یاریگاییانی بێشکتاش 2 بۆمبی چێندرا و تەقینەوە و 44 کەس کوژران و زیاتر لە 150 کەسی تریش بریندار بوو کە زۆرینەیان سەر بە هێزە ئەمنیەکان بوو. لە ئێستاشدا پاراستنی ئاسایشی ئەستەمبوڵ بۆتە جێگەی گومان و پێدەچێت بەهۆی ڕووداوە خوێناوی یەک لە دوایەکەکانەوە کاریگەری خراپ لەسەر کەرتی گەشتیاری شارەکە بە تایبەتی و تورکیا بە گشتی دروست بکات کە بە شادەماری ئابووری ئەو وڵاتە هەژمار دەکرێت. کاروان شێخ مەحسین NRT